سڵاو دیاردەی بانکخوازی دیاردەیەکی نوێیە بە تایبەتی لە ڕاگەاندنەکاندا بەڵام ئایا بانکخوازان بۆ خوددا و ئەخلاق کار دەکەن یاخود ڕکلامی سیاسی و حزب ئایا دەوری بانکخوازان چییە لە ئاشتی کۆمەڵایەتی یاخود لە بەرفراوانکردنی ڕۆحی توند و تیژی لە کۆمەڵگەکاندا بینەرمانە بانکخوازی و ئامۆژگاریکردنی خەڵکو و بڕیاردان لەسەر سەرجەم بوارەکانی ژیانی کۆمەلگا لە ڕووی خێر و شەڕەوە بۆ بە دیاردەیەک کە لە تەلەڤیزیۆن و رادیۆ و سۆشیال میدیا و ناو مزگەوت و بارگای حیزبەکاندا پیادە دەکرێت پرسیار ئەوەیە چی ئەو حەقە بە کەسێک دەدات لە هەر پلۆپۆستێکدا بێت کە خۆی بکات بە دەمڕاستی کۆمەلگا و نوێنەرایەتی دام و دەستگا پەروەردەی و ڕسمەکانی دەوڵەت بکات و وەک دەنگێکی زۆڵاڵ و بێچاودێری حکم بەسەر چاکە و خراپە و ژیانی خێزان و پەیوەندی باوک و منداڵدا بکات و هاوار بەرز بکاتەوە و خۆی بەسەر چاوی ڕەهای حەقیقەت بزانێت. کەناڵێکی ڕووسی کە بە زمانی عەرەبی پێشکەشەکە ئەڵێ تا ئێستا عولەما نازانن ڕۆبەرتۆ کارلۆس تۆپێکی کرزە گۆڵە چۆن چۆتە گۆڵە. ئەی تخوا گوناح نییە بە عیلم کافر بی. عیلم نازانێت ڕۆبەرتۆ کارلۆس گۆڵەکەی چۆن کرزە گۆڵە. ئەڵێت گۆڵ تۆپەکەی ئاوا چۆ بەلایە چۆتە گۆڵە. ئێستا خەریکن سیارە بە تاقە شەمسی دروستەکان بەس ناڕواتە ڕێوە سیارە بە تاقە شەمسی. فەرموو عیلم پێشکەوتووە بە ئەم شتەوە گەورە نەبێ باش تێ بسکۆڵەتر بێ ئەوتر لەوشە بڵێ ئەوە نییە بەقەیتەوە بچووکترە بڵێ بچووکتر بەڵام بەوە قسە بکە دەنگەکەی خۆشتر نییە وەکەوە. من مرتدم لە زاری ئەوان لە عەقیدە و بیرروباوەڕی ئەوان من مرتدم حتا ئەگەر بمگرن شایەتمانیش دەوری نییە بەڵام ها ئەوە مسلمان بووم کاکە مرتد بووم کافر بووم ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله ڕێک لە ملمێن مرتد تۆ مرتدی تۆش مرتدی ها تۆشەر مرتدی چکە دانیشی لە ژێردەستیم حکومەتە چکە گوێ لە منەگری چکە نەچووی بۆ جیهاد لەگەڵم مسلمانانی ئەم وڵاتی خۆمانە بجەنگی اینجا دیقەتیان بە لە مؤتەمەراتی خۆیان ناچن زەرافەیەن ئەچن ئەسپێنن ئەچن گوێدرێژی وەکو خۆیانێنن بە کوردێکیان و کواجۆ وتیاوەتە پێویست ناکە ئاوا دەست بەرێ جعرە باوا گاڵتە بە کوردەکە ئەلێ وێن ئوزنەک ئەلێوەکە ئەلێ کاکە عەملیاتی خۆدۆ بۆکەم دوایی سەوتە گۆڕێ دوای گلەی لە من نەکەی دەمالی سەوتە ببڕێ دوایی سەوتە ئەبێ بە سەوتی هێزتر پێ وتێ hoarseness of voice دەنگێک کڕە بێ ئێستا ئافرەتمان هەیە دەنگی کڕبووە فەقیرە شۆکەشی لەدەست چووە تو خوا باوکمەمە لە عەقڵا جێ ئەبێتەوە تو خۆت ئاباد کردووە چۆن ئێستا تو خۆ لە مزگەوتی چۆن ئەبێژن و مناڵەکەت ڕوود بن لە سەفرە جیانت هێشت و ئەوان خواردن حازرکەن و هەڵپەرچێ و گۆرانی بکەن تۆ بڕۆیتۆ لای ئەوان نان بخۆی. پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا هەر کەسێک مایک یا مینبەرێکی دەستکەوت دەتوانێت باس لە ئەمر بە مەعروف و نەهی لە مونکەر بکات و خۆی وەک پزیشک و کۆمەلگا وەک نەخۆش ببینێ؟ ئایا بانکخوازی لە ناو کۆمەلگایەکی ئیسلامیدا چ واتایەکی هەیە؟ پێوەرە و بنەماکانی بوون بە بانکخوازچین و زانست و زانیاری لەکوێی ئەم پرسەدایە. دیاردەی بانکخوازان ئەگەر ئەم کەلیمەیە ڕاست بێت لەم سەردەمەیە با بڵێن لە سەردەمی ئیعلام و ڕاگەاندنی فەزایی و ئێستاش لە سۆشیال میدیایە بۆتە دیاردەیەکی زەق بە تایبەتی گەنجێک کە بینی هەڵەستێ کەسێک کە بینی با بڵێن بە ئیستیلاحی خۆمان سەری ڕووتە هەڵەستێت و دەستەکە بە باسکردنی ئیسلام و ئاین وایە و ئەم بانگەوازە یاخود ئەم بانکخوازانە ناتوانین بۆ ناوی ناندێ واعظ چونکە خەڵک مسلمانە پێویست ناکە جارێکی تر بانکرێتەوە بۆ ئیسلام. ئومەتی داوا بەو کەسانە دەگوترێت کە پێویستە بانگ بکرێن لە بازنەی دەرەوە ئیسلام بۆ ناو ئیسلام بەڵام دەکرێت داوا بۆ ناو مسلمانانیش بەکار بێ کە بانگەوازکردنە بۆ لای خەیر و فەرمانکردن بە چاکە و ڕێگری لە خراپە یەکێکە لە وەسیلە داعویەکان بۆیە دەکرێت لە ناو مسلمانانیشدا بەو واتایی کە زیاتر تەرکیز خستنە سەر پەروەردە و تەسکیە و ئیحتیمامدان بە بواری ئەخلاقی و ڕوحی دەگەێنێ بۆیە دەکرێت بەکار بێ. ئەفمامۆستا ئەمە لە تاریخی ئیسلامان ناونراوە واعظ وانە بەڵێ طبعا زاراوەکە بە پێی قۆناغەکان گۆڕانی بەسەر دەهاتوە هەندێک جار ناوێن لەناوە ئیرشاد هەندێک جار ناوێن لەناوە ئەمر بە معروف و نەهی لە مونکەر ئێمە کێشەمان لەگەڵ زاراوەکەی نیە کێشەمان لەگەڵ ناوەڕۆکەکەیتی کە کۆمەڵگای مسلمان پێویستی بە موسساتێک هەیە پێویستی بە خەڵکانێکەیە کە کار لەسەر چەمکە ئەخلاقی و بەها ئەخلاقیان بکەن بۆ ئەوەی کۆمەڵگا لە پێشکەوتنە حەزاری و شارەسەنەکان دانە. زۆر باشە بەس مامۆستا ئەوەی ئێستا ملاحەزا کرێ بانکخوازەکان زۆرتر
وەکو بڵێ بەلایانی سیاسی یا ئەگەر باسی دینیش بکەن بە طموحاتی سیاسی باسیەکەن بەمانە پشتگیریکردنی بۆ نمونە کەسێک کە سەر بە حیزبێکی ئیسلامیە کۆمەڵێکی ئیسلامی با بڵێن میانڕەوە سێرەکەین بە شێوازێک قساکە ئەو کەسی کە سەر بە کۆمەڵێکی توندڕەوە بە شێوازیش تر قساکە کەواتە لێرە شتەکە لەوە دەرچووە کە بێتە شت دیاردەیەکی کۆمەڵایەتی بۆتە دیاردەیەکی سیاسی ینی پێتوانێت تێکەڵاوکردنی مەسلەی داوە لەگەڵ حیزب و سیاسەتە زەرریش گەورە چ بە کۆمەڵگە چ بە دین خۆشی ئەگەێنێت بەڵێ تاوان من بە پێی قەنەعەت و تێگەیشتنی خۆم کە پێی گەیشتم ئەوش ئەوەیە کە تاوان ئێستا لە کوردستان لە هەرێمی کوردستان دوو جۆر حاڵەتمان هەیە حاڵەتێکیانەوەیە کە لە ناو لایەنە ئیسلامیەکاندا بەشێکەیە پێی دەگوترێ مەکتەب یان دەستگای بانخوازان و زانایان ئەوانە کە بەشێکە لە حیزبێکی سیاسی و کۆمەڵێک لە مؤسساتی داعویش ئێستا هەن کۆمەڵی ڕێکخراوی پیشەیی هەن و زیاتر کات لەسەر جانیبە داعویەکەی دەکەن نەک سیاسی کە من بۆ خۆم قەنەعەتم وایە لە ئێستای هەرێمی کوردستاندا پێویستە کاری جدی لەسەرەوە بکرێت کە مؤسسات و دامەزرا و دەستگا داعوی و بانخوازیەکان ببنە مؤسساتی سربەخۆ وەسەر بە هیچ پارتێکی سیاسی نەبن وەسەر بە حکومەت و دەسەڵات نەبن چونکە کاتێک کە پرۆسەی داعوی و مؤسساتی داعوی سربەخۆ دەبێ کار لەسەر هەموو چین و توێژەکانی کۆمەلگا و لەسەر هەموو خەڵک دەکات بەڵام کاتێک دەبێتە بەشێک لە لایەنێکی سیاسی زیاتر کار لەسەر ئەندام و لایەنگرانی ئەو حیزبە سیاسە دەکات کە لە نەتیجەدا داعوە و بانگەوازی ئیسلامی لێی زەرمەند دەبێت کە وەش پێم وایە ینی یەکێکە لەو خاڵە سلبیانەی کە لە هەرێمی کوردستان وەکو تێگڕای وڵاتانی ئیسلامی داعوە و بانگەوازی ئیسلامی زۆر جار بۆتە قوربانی ململانەی نێوان لایەنە سیاسیەکان مامەستا زۆر جار ئەمە نەبووتە هۆی دابەشکردنی کفر و ئیمان بۆ پێم وایە ئەو زۆربەی ئەوانەی کە بانگخوان بە بانگخواز زانن کەسانێکن لە علومی ئاسیلی ئیسلامیە کزن زیاتر لەم کتێبە بچکۆلانە و نامیلکانەوە تەنانەت دیقەتم داوە خۆم شارەزاییم لە زمانی عەرەبیە باشە یان تەنانەت زۆر جار ئاەتەکە حەدیسەکە نەسی عالمەکەن بە غەڵەتی خوێندنەوە کەچی لێرەوە دەرەچن ئەمەکەن بە کافر ئەوەکەن بە منافق ئەوە خەنە جەهەنەمە و ئەوە خەنە باشتەوە هەم مفتی و هەم قازیش و هەم جێگەی کە بڕیاردانی بەهشت و جەهەنەم بەدەست قدرێتێکە کە لەسەر و قدرەتی ئینسانەوەی پێتوانی ئەمە من پێم وایە یەکێک لەو شتانی کە تێکەڵکردنێکەیە لە وڵاتی ئێمەدا ئەوش ئەوەیە کە داعوە و بانگەوازی عام جیاوازە لەو کەسانی کە پسپۆڕین لە بواری داعویدا دەکرێت بازرگان بێ و بەڵام بە ئەخلاق و ڕەوشت و بەغەش نەکردن و بەڕازگۆیی داعوە بکە دەکرێت سیاسیەک بێ کاری سیاسی بکە بەڵام ئەدای سیاسی لەسەر پێوەر و ئەخلاقیەتێکی جوان بێ بۆ ئەوەی سیاستکردنەکەی جۆرێک لە داعوە بێ بەڵام وەکو پسپۆڕی کەسێک خۆی یەکلای کردو بۆ کاری داعوە و بانگەوازی بێ بەڕاستی خۆی بەو جانیبە و خەریکە بەڵام پسپۆڕ نەبێ و شارەزان نەبێ بە تایبەتیش من پێم وایە هەر کەسێک بەداخەوە ئەمڕۆ پێوەرێک نییە زۆر کەس دەنووسێت لە هەندێک لە کەناڵی ڕاگەان دەنووسێت بانخواز یان بانگەواز ئەوانە بەڵام پێوەەر نییە چۆن ئەو ناوی لێنراوە بە تایبەتی کەسێک گەیشتە ئەو ئاستێکە وەکو پسپۆڕی دەبێت لایەنی کەم لە ئوسولی فقه لە مەقاصیدی شەریعە لە فقهی واقع لە فقهی موازنە شارەزا بێ بۆ ئەوەی کاتێک پەیامێکی داعوەی ئیسلامی دەگەێنێت بە چین و توێژەکانی کۆمەڵگا کە پەیامی داعی پەیامێکی گشتگیرە پەیامێک نییە لەسەر نوخبەیەکی تایبەت کار بکە بەڵکو پەیامێکە لەسەر سەرجەم تینەکان کار دەکات بۆیە کاتێک سەرقاڵی کاری داعوی دەبێت بەڵام لەولاوە فتوا دەدا ئەوە مەهامی خۆی لەدەست دەدا کەوە کاری ئەو نییە کە ناوێت بە هیچ جۆرێک کە باسی بەهشت و جەهەنەم و شتە ئیمانیەکانی شەکن یعنی لە ڕاستیا شتانێک ئەڵێن کە هەر ئەسڵی نییە لە ئەگەر بە علومی حەدیثیش بڵێن لە حەدیثیشە ئەسڵ یعنی لا ئەسڵ لەه یا موضوع یا ئەسڵەن وەضاعون و کەذابون هەر بەو ناوەنراون ئەم لە پشتی ئەوە شتانێک گەێنێ کە ئێمەمانانیش لە ڕاستیان نەمان بیستووە ئەوەنە حۆری لە باشتا هەر خۆری ئەوەنە وەسیفە و هەر وەسیفەی ئەوەنە نازانم جاریە و إلى آخره کە پێ ئەڵێ عولەما و تویانە ترغیب و تەرهیب ئەگەر مەوزوعیش بێ قەیناکە جەما مەسە خۆی ئەسلی ئیسلام ئیمانەکە تۆ ئیمانەکە لەسەر درۆ دامەزران چی ئەمێنێتەوە یانێتە ئەو داعی و بانخوازانی لە ئیستدلال و بەڵگەهێنانەوەیاندا بە قسەی لاواز بە حەدیسی مەوضوع بەڕاستی پێم وایە یەکێک لە کارە ساتەکان چونکە زۆر جار بناغەی کارێک بناغەی پەیامێکی داعوی
لەسەر بنچینەیەکی لاواز و مەوزوعدا بنرێ بۆ خۆی دوایی نەتیجەکەی خراپ دەبێت بۆیە ئەگەر بێت و ئەو کەسانی کە سەرقاڵی کاری داوەن ئەگەر پسپۆریان نەبێت لەو بوارەیدا لێی شارەزانە بن بۆ شارەزانە بن لەو دەقانی کە دیکەنە بنەما بۆ گەاندنی پەیامەکەیان بەڕاستی نەتیجە کۆمەلگا لێی زەرمەند دەبێت هەموو داعی و بانخوازێکیشی لە کاری داعویدا سێ منهج بەکاربێنێ منهجی عقلی کە حکمەیە ومنهجي قلبي وعاطفي كموعظة حسنة ومنهجي علمي وحسي كمجادلة بالتي حسن كهرية كجلو منهجنا لقال تشيني توجي كي جواز ذا بكاردي بلام إما جربته لكاري دعوي من ده منهجي عقلي لقال خلقانيك ده بكار بين كبيوستا بمنهجي عاطفي وقلبي هي كسكان سقط ذكره دائما لدواي جمعة كانش لدواي خطبة كسا تەماشاکەی ئەپارێتەوە بۆ وڵاتەکەی بۆ پێشمەرگە بە تایبەتی بۆ پێشمەرگە ئەپارێتەوە هەستە پۆستی گرتوۆتە دەست و بۆ بە ئەندام بەرلەمانیش و حتا پرسیارشان لێ کردو باشە تۆ ئەندام بەرلەمانی بۆ دیفاع ناکەی کە ڕاتبی بەرلەمانەکان دابەزێ حرام نێ پێتان وتی نە بانخوازمان هەیە لە ئەعلام خۆی وا دەردەخا و لە وتارەکان خۆی وا دەرداخا بکا بە شتێک ئێستا زۆر بانخوازمان هەیە کە دەیبینین لە مەسەبێکی بەرزە پەیوەندی بە دنیاوە بێ ئێمە تەطبیقەکەین وەکو دینی ئیسلام و لەسەر دینی ئیسلام لەسەر پەیڕەوی با و باپیرمانە ڕۆین و ئیسلامەتیەکەین و نوێژ و ڕۆژۆ تاوایتر وەکو حیزباتی بەکار نایێنین ئێمە لە دینە ئەو مەلایانە سێ قسمیان هەیە قسمێکیان حیزبیە قسمێکیان لە بۆ خۆیان قسمێک کەشانانی هەر ئەوە ینی وەکو برەی لایەنە حیزب و لایەنێکی دینە لەگەڵ بەهێزبوونی دەنگی بانخوازەکان و هەمەجۆری و ئامرازانەی لە بەردەستیاندایە و قسەکردنیان لەسەر هەستیارترین بوارەکانی زانست و معریفە ئایا تاک و کۆمەلگای کوردی تۆشی جۆرێک لە دژایەتی و ناکۆکی نایەت و کەسایەتی منداڵ و گەنجەکان ناشێوێنرێت لە کاتێکدا پەروەردە و خوێندنی ڕسمی لە ناوەندەکانی خوێندندا پشت بە دەستکەوت و پێشکەوتنە زانستیەکانی سەردەم دەبەستێت لەو لاشە و بانخواز هەیە هەموو ئەو داهێنانە بە خەیاڵ دەزانێت و دژایەتی زانست دەکات دیقەتەین ینی ئەوەی کە من متابعەم کردبێ و بێگومان بەڕێزێشت متابعە کردو لە هەموو شتێک قسە ئەکەن هەر لە خێزانەوە هەتا مەسەلەی جنس هەتا مەسەلەی سیاست هەتا مەسەلەی خلافەت هەتا مەسەلەی جیهاد ئەوەی کە پێی ئەوترێ ژیان لە هەموو شوێنێکە قسە ئەکەن بە تایبەتی لە مەسەلە کۆمەڵایەتیەکانە یعنی زۆر جەختەکەنەوە لەسەرەوە پێت وایە بۆ خۆم پێم وایە توندوتیژی کۆمەڵایەتی زۆر جار بەهۆی ئەم بانخوازانەوە دروستە بێت بۆ نمونە لە بینی ژنۆ مێردێکە لە بینی باوک و کوڕێکە لە بینی برا و خوشکە لە بینی برا و برایە ئەمە جۆرێک لە هەڕەشە نابێت بۆ سەر ئاشتی کۆمەڵایەتی بۆ تێگەیشتن لە هەڵوێستی ئەم بانخوازانە بگەڕێنەوە بۆ ئەسلی میتۆدەکە میتۆدی ئیسلامی سیاسی ئەوەیە کە ئەمان لەسەر دەقی ئیشەکەن دەقەکە هەموو شتێکی لەم کەونا باس کردو و هیچ شتێ نەماوە باسی نەکەن و هەموو شتێکتای منتەهی و کۆتایی پێهاتۆ بڕاوت لەم باری سەرنجەوە کە بۆیان هەیە ئیتر ئەو حەقە بە خۆیان بند کە لە هەموو شتێکە قسە بکەن لە بایۆلۆجیا قسە بکەن لە کۆمەڵایەتی قسە بکەن لە فیزیا قسە بکەن لە کیمیا قسە بکەن لە دەسەڵات ینی لە حقوق و لە قانون قسە بکەن ئەو ینی ئەسڵی مەسەلەکە ئەگەڕێتەوە بۆ ئەمە بەڵام ئاسەواری ئەمە لەسەر خەڵقی ئاسەوار لەسەر کۆمەڵگا چییە ئەمە خەتەرەکەی لەوایە کە ئەوانە بە پێت وایە ئەمە خەتەرە خەتەرێکی گەورەشە لە کاتێکە ئەوانەی کە بانخوازن هینیان هەیە موقعیەتیان هەیە هەنگێکیان پۆستیان هەیە هەنگێکیان پۆستی پەرلەمانیان هەیە هەنێکیان پۆستی تری گەورەیان هەیە هەنێکی تریان دام و دەستگای ئەعلامی گەورەیان لە بەردەستەیە بە ئەرزووی خۆیان بەکاری هێنن کە ئەوە بەبێ پاسپۆرت دەچێتە هەموو ماڵێکەوە تەسیر لەسەر ژن و پیا و گەورە و بچووک و پیر و گەنجدانێ لەبەر ئەوە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە گەورەترین بەرپرسیارەتی ئەگەڕێتەوە بۆ بەڵام پێت وانێت زۆر جار ئەمان ئەبنە هۆی با بڵێن ئاشتی کۆمەڵایەتی بۆ نمونە کاتێک کە باسیەوەکە کە مناڵە بێ بەجۆی دایکواژی بکات یای ژن و مێرد بەیەکەوە بەم شێوەیە بن پێت وانێ ئەمە جۆرێک لە ئۆقرەی دروستەکە لە ناو خێزانەکاندا یا چۆن بەم شێوەیە بەڕەهایی بڵین خەتەرێکی گەورن بەڕەهایی کە ئەڵێن چونکە گوتارەکە لە بنەڕەتا خۆی زوربەی هەرە زۆری
باز لەوە کاکە بۆ شێوەیە هینیان لەگەڵ ئەوە بکرێت زۆربەی زۆری ڕاستە بازێت دەقەیە باز لە ئەوە کاکە چۆن مناڵ ئیتاعاتی باوکو دایکی خۆی بکە دقی وا هەیە وقەزا ڕەبوکە ئەن لا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا مەسەلە بەڵام ئەمان قسە لەسەرەوە ناکەن ئەمان قسە لەسەرەوەکەن کە چۆن هەچ کەسێ بیرروڕای خۆی دەربڕی ئەبێ لە ملی بێژێ هەچ کەسی بیرروڕای لەگەڵ ئەوان نەگونجە ئەبێ لە ملی بێژێ نابێ خەڵق گوێ لە هین بگرێ یا تەماشای دەستکەوت و ئینجازە عیلمیەکان کە لەم سەردەما هاتوونەتەکایەوە یاخۆ بۆ نمونە دژایەتیکردنی ئەو کەسانەی کە یەک تۆس قسە لەسەر دەغەکەن یا ئەیانەوێ بە پێی منطقی سەردەم لێکی بنەوە بیگونجێن لەگە سەردەما تەکفیریانەکەن هەر خۆی مجرد تەکفیرکردنی خەڵق مجرد تەکفیرکردنی خەڵق ئەو ئیرهابی فکری ئەوە هەوڵێکە بۆ هین بۆ شێوانی ئاشتی کۆمەڵایەتی ئەمە ناوبێنین مەسەرەن مامۆستا شەماڵ موفتیمان هەبوو یادی بەخێر ئەمری خۆی کرد یعنی کاتێک ئەو قسەی ئەکرد یا بەرنامەیەکی پێشکەشە کرد زۆر جیاواز بوو لەگەڵ مامۆستا فلان مامۆستا ئیلانێک کە هەموو شتێکە بەستنەوە بە کوشتن و بەبڕین بەلانی کەم یا بە قیامەت و ترساندن لە قیامەت و تەسکردنەوەی دنیا لە ئینسان جۆنێک لە جیاوازی نییە لەمەیە جیاوازێکە لە چیایە من پێم وایە ئەو گوتارەی کە ئەو مامەسا بەڕێزەی کە جەناب باسی کرد گوتارەکەی لەگەڵ گوتاری حیزبەکەیە گونجەکەیە کە ئەوێ ڕێگای بەحساب بە ڕێگای ئاشتیانە داوای خۆی و بانگوازی خۆی بگەینێتە جێ بەڵام ئایا ئەو گوتارە سیاسیە لە شوێنانی تر کە هاتوۆتە سەر حکوم بەو جۆرە و بەو ئاشتی خوازیە ماوەتەوە ئەوە نمونونەکەی ئەردۆگانە ئەوە نمونونەکەی مرسیە ئەوە نمونونەکەی لە سوودانایی بینین ئەوە نمونونەکەی لە زۆر شوێنی ترە مەسەلەی بانکخواز و سیاست ینی پێتوان من پێم وایە خۆم ینی ئەم بانکخواز زۆر جار ڕکلامێکی سیاسیە چ بۆ خۆی چ بۆ حیزبێک بۆ نمونە ناوی چەندین بانکخوازی ناسراوی ئەم کوردستانە ئێستا ئەندام پەرلەمانن یا وەزیرن یا تەقاوت بوون لەم شتانەیە وا بزانم پێویست نەکە ناوبێنین بەڵام چەندینمان هەیە کە کاتێکیش بوونەتە ئەندام پەرلەمانیا بوونەتە کار بەدەست و مەسئولێک ئیتر بێدەنگ بوون یعنی ئەو هاش و هوش و ئەو شەڕ و شۆڕە و ئەو دەنگە زۆر جار 180 دەرەجە پێچەوان نەبووەوە کەسێک کە چەندین کەس بە قسەی ئەو چۆتە جیهاد و کوژراوە یا هەر شتێکی کردو ئێستا بۆتە پەپولە کاتێک کە پارە و مەنسەبی بینیوە قمبلەیەکی مەوقوتەوە ئەوش دانیشە تەشریعی بۆ بکە ئەوە چۆن نەتوانانی یاسایەک دانێکە لەگەڵ سەردەم و لەگەڵ ڕەوتی گەشەکردن و گۆڕانی کۆمەڵایەتی زۆر باش مامۆستا ملاحەزەیش تر لەسەر مەسەلەی ژن و بانکخواز طبعا ئێمە بانکخوازی ژنمان نییە مەبەستم ئەوان نییە مەبەستم ئەوەیە ئەو چینەی کە زۆر کاریگەرە بە بانکخوازان ژنانن بە تایبەتی ژنانی ماڵەوە پرسیارەکەم دوو بەشە یەکەم کاریگەری لەسەر ژنان دوم بە درۆ بانگەوازکردن بۆ ئەگەر حەق بێ ئەمە حەق بێ تۆ بە درۆ بانگەوازی بۆ ئەوکەی خۆی کێشەکە ئەمە ئەسڵەکەی ئەمێ شت دروستکردن بە خەیاڵ و دروستکردنی ئەفسانەیەک مەسەلا بانخوازێکی بینیت بە جۆرە باسی بەهەش دەکات نە لە هیچ ئاەتێکا هەیە نە لە حەدیسا هەیە نە لە هیچ شوێنێکا هەیە ژمارە ئەڵێ قیاسا دەڵێ ئەجووە بازەکە شتێ بازەکە ئەڵێ خۆی لەوێ هاتۆتەوە ئەمن لە هیچانێ لە هیچ نەسێکانێ لە هیچ شوێنێکە بەڵام خەیاڵگەی ژن زیاتر ئەمە قبوڵە بەڵێ قبوڵێتی بەڵام عەجەبە جائیزە بۆ بانخوازێت دانیشێت درۆ بەدەم ئاینەکەی خۆیەوە بکە من ئەوەش بەلامەوە هەر هێشتا بە هەر سوورەت بەڵامیە بە ناوی نەزەریاتی عیلمیەوە درۆکە ئەوە خەتەرێکی گەورەیە مەسەلا بە خەڵقەڵێ ئاشکرا بانخوازە بە خەڵقەڵێ ئەڵێ بڕوا مەکەن بۆی کە زەویە خولێتەوە لە کاتێکەوە دنیا خەڵق چوو مانگی داگیر کرد بە خەڵق بەرەومەریغە چیە خەڵق ئەوە ئەکە ئەمە هەمووی ئەم نەزەریاتە هەمووی لە ڕووی پراکتیکیەوە تەطبیق کرا و ئیشی لەسەرە کرێ و بە مناڵ ئەڵێ نەکەی لە قوتابخانە ئەمە هەیە بە کوردی ئەڵێ ینی مامۆستای بانخواز و ئەوێ ئەڵێ نەکەی بڕوا بۆ قسەی بکەی کە زەویە خولێتەوە باشە ئەو مامۆستایی تر کە سبێنێ لە قوتابخانە دەرسی پێڵێ لە جوغرافیا و لە فیزیا و ئەوە باسی خولانەوەی ئەرزی بۆکە ئەم مناڵە بە کامیان بڕوا بکە بە بانخوازەکە بڕوا بکە یاخود بە مامۆستاکەی قوتابخانەی باوەڕ بکە کامیان ڕازەکە ئایا نەزەرە عیلمیەکە ڕاستایەوە ئەو ڕاستە ئینسانی دووفاق دروست دەکات
وا ئیجابەکرێ و مەلایانی کە لەسەر مینبەرەکانەوە خوتبایان یا قسە بۆ خەڵکەکەکەن ئەوان وەکو مامۆسایەک نوانی کەش دانیشتون تەلەبن ئیجابەوە ناکە کار بچێتە سیاسیەوە یا خطابێکی وابن تونڕەوی بێت ئەو مامۆستایی کرد باسی سیاسە دەکەم تەداخلی ناکەم دەتانم تەداخلی نەکەم یاخۆ پشتگوێ بخەم جێلی ڕانەگرم هەیەە بەڕاستی ناکرێ برێن زۆری پێگەکەی خۆیان وا بە بانکخوازێکە بەکاردێنن دوای محلە سەف لەلایەشکە لە بۆ سیاست و لە بۆ مەرامی شخصیان دنیای خۆیان ئەو لاشیان لە دەست دەدەن و ئەو لاش لەوانەیە هەم خوالیان ڕازینە بە خەڵکەکەشیان ڕازینە خۆی شەرتە ئەساسە بەڕاستی ئەو مامۆستایەکە پلۆپۆستی ژوەرگری حادی هەمیشتەچی طبیعیە جاروێ مامۆستا پلۆپۆستی ژوەری باشتر لە کەسانێک کەوا بەڕاستی پەیام نەگەیی. هۆی چییە ئافرەتان زۆرتر دەکەونە ژێر کاریگەری بانخوازەکان و کۆڕی وەعز و قوتارەکانیان گەرمتر دەکەن لە کاتێکدا بەشێکی زۆری پەیامی توندی بانخوازەکان تجایەتی پێگە و ڕۆڵی ژنە و زۆر جار سەر دەکێشێ بۆ سوکایەتی پێکردنیش. ئایا پەیوەندی بەلایەنی دەرونی ئافرەتانەوە هەیە یا بانکخوازەکان هەست و سۆزی ژنان بۆ بەرژەوەندی سیاسی و ئاینی خۆیان بەکاردێنن؟ ئەبینین ژنانیش بە زۆری هەمیشە ئەگەر ئەم قسەی من دقیق بێ بە شوێن ڕەهەندە ئەفسانەیەکانی ئاین ئاگەڕن ڕەهەندی غەیبانی ڕەهەندی ڕوح ڕەهەندی ناوێنەی چی ناویبنێ ڕەهەندی شێخ و مەشایەخ سەردەمی کۆنیش ئەومان بینەوە ئێستاش هەمان ڕیتمە بینینەوە بە شێوەیەکی مۆدێرنەتر مەسەرەن ژنان ئافرەتان مێ لەژێر کاریگەری بانخوازە تازەکانە تەنانەت تا حەدی عاتیفی و حەز لێکردن ئەڕۆن زۆریان و تەمەناکردنی ئەو شتانە پێت وایە ئەمە دیاردەیەکی طبیعی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی جێندەرەوە ئەتوانی تەفسیرێ بکەین لەم بارەوە؟ بێگومان ئەو دیاردەیە لە زۆرێک لە وڵاتەکانی تردا لەوانەیە بڵم گواسترا بێتەوە بۆ ئێمە لە دەرودراوسێەوە پێشتر ئەمانە باو بۆ یاخود بوونی هەبووە و کاریگەری ئەوێشە بە تایبەتی دەوڵەتە عەرەبی ئیسلامیەکانی دەوروبەرمان موقعیەتی ژن دەرەجە دووە ئێمە ئەگەر لە کۆمەلگای خۆمان سەیری بکەین بە واقعی هەمومان لەمسی ئەم حاڵەتاکەین ژن پلەدووی هەیە بەشداری لاوازە یاخود بە ڕێژەیەکی زۆر کەم بەشدارەکات لە بڕیاری کۆمەڵایەتی لە ناو خودی خێزانە بڕیاری ئەوڵ و ئەخیر بە پیاوە تەنانەت ئەمانە بۆتە هۆکاری ئەوەی کە ژن لە کایە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانیش لە دەروی خێزانیش پلەدویی هەبێ زۆر جار لە پلە سێش تێ ئەپەڕێ ئەم ناکارایی بوونەی ژن و ئەم پراوێز خستنەی ژن وای لێ ئەکا جۆرێک لە توندوتیژی لە بەرامبەر ئەکرێ ئەم توندوتیژیانە لە ناو خێزان لە دەروی خێزان لە زۆربەی شوێنەکان ئەبینرێ ژن بۆ ئەوەی کە ڕزگاری وەڵامی ئەم پرسیارەم وەرنەگرت بۆچی ژنان زیاتر لەژێر کاریگەری ئەمەوێ ئەمەت پێ بڵێم کاتێک کە ژن لەم باگراوندە ئیشتیماعیە سیاسیە ئاینیە ناچوونیەکەیایە ئەم تەعزیمکردنی پیاوان و ئەکا ژن هەست بە کەمایەتی دەرونی بکات بەڵام تەسلیمی دین بۆ کە ئەو قسەی ڕاستە بەڵێ ئەمە پەروەردە کەلتوریە کۆمەڵایەتیەکە بێگومان زۆرینەی ژنانی ئێمەش بە حکمی ئەو باگراوندە کۆمەڵایەتی کە هەمانە بێبەشن لە بەشداریکردن لە پرۆسەکانی خوێندن و خۆ تەسقیبکردن یاخود دەرکاتی ژینیە بۆ ئەمانە بە حکمیەوەی کە تۆ شتێکی ترد بە باڵایە بڕیوە کەشنێتیە بانخوازەکەین بۆی ئەڵم لەناو ئەحزاب ئیسلامیەکانە ژنەکان ژنی خوێندەوارن ینی شاهدی جامیعانی هەیەیانە دکتۆرایە هەیەیانە ماجستێرە هەیەیانە بەلانی کەمەوە مامۆستایە هەمان ئەو عەقلیەتەیە کە دایکی ئێمە هەیبوو بەرامبەر بە دین و بەرامبەر بە الرجال قوامون على النساء و بە مەسەلەی تەلاق ئەڵێن ئەمە دینی خۆیەوە قسەی تیانیە ینی کاتێک کە بانخوازێک یێت پێی ئەڵێ دەگەر تۆ نیقاب بپۆشی ئەگەر تۆ ڕۆژانە سوژدە بۆ مێردەکەت بەری ئەگەر تۆ ڕۆژانە بێگوێیی نەکەی وابکەی 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 خدا لەو دنیا پاداشتت ئەیاتەوە و ئاوی کەوسەرت ئەیاتی و باشتت ئەیاتێ ئەم ژنە لەم دنیاە هیچی دەست نەکەوت بۆیە بە ناچاری وابەستەیە بە ئاڵای ئاینەکانەوە بەو ئومێدەی کە دادپەروەری و یەکسانی بۆ بەدی بێنێ ئەمەیە هۆکارە سەرەکیەکە کە ژنان زۆرتر پیادەیەکەن بەڵام ئەگەر ئێمە سیرکەین لەسەرەوەی هەموو هەرەمەکان من ڕێز و حورمەتم بۆ هەموو پیاوان و برایانی خۆم بەڵام ئەگەر ئێمە ڕۆژانی هەینی بڕۆینە مزگەوتەکانەوە ئەبینین لەبەر نوێشکردوەکان لەبەر ئەوانەی کە بەشدارن لە نوێژی هەینیە مزگەوت بەرناکەوێت و چەندین جار بینیومانە لەسەر شەقامەکانیش خەڵک نوێژی کردووە بەڵام لە هەمان کاتەوە ڕووبکەڕ ڕێکخراوەکان و ڕووبکەرە ناو بنکەکانی پۆلیس بزانە چەندێک لەم پیاوانە بەشداری لە تاوانەکانەکەن ئەم بانخوازانش لەم ڕۆیە ئەوەنەی کار لەسەر ئەو لایەنە عاتیفیاکەن
ئەوەنە کار لەسەر چونکە بمانێنەمانە دین یا ئیسلام لە ئەنە علمێکی وەکو شریعەت و وەکو علمی کەلام و وەکو ئەم شتانە وەکو ئوسولی فقهوانە ئەوەنە لایەنە علمێکیەتی تەنانەت ئەوانەش کە پیانە وترە خواز ڕۆژێک لە ڕۆژان دوو کەلیمە لەوە باس ناکەن لەوانەیە هەر نەشیزان بێگومانەوان دراسی واقعی ئیجتیماعی ئێرەیان کردو و ئەزانن باگراوندی عقلی ژنی ئێمە چۆنە و پیاویش چۆنە بۆیە لەو ڕوانگەیە و لەو پەنجەرەیەوە داخڵ ئەبن لەگەڵ ژناندا و بۆیە زۆرینەی ژنانیش بینەری یاخود ئامادەبووی کۆڕە بانکخوازیەکانن. یەکێکتر لە هۆکارەکان ژنەگەر بەرە هۆکارێکتر لەوانەیە لە ماڵ بێتە دەرەوە ڕێگەی لێ بگیرێت بڕواتە دەرەوە بەڵام لە کاتێکا کە ئاڕوا دانیشت ئامادەبووی کۆڕێکی بانکخوازی ئەبێ لەگەڵ فلانە مەلایە لەگەڵ فلانە کەسا ئەمە جۆرێک لە سیقەی ئەیاتێ بە خێزانەکەی کە ڕێگەی پێ ئەیە بڕواتە دەرەوە بۆ ئەگەر بە بەهانەی هاتنە دەرەوەش بێ یاخود تێکەڵبوونی کۆڕ و کۆمەڵ بێ ئەمە باشترین هۆکارە بۆ هاتنە دەرەوەی ژنان بەڵام بەداخەوە کە لەوێدا لەوانەیە بەرەو ئاراستێکی تر ببێ بێگومان ئەگەر تۆ بڕۆیتە کۆمەلگایەکی هۆشیاری ڕۆشنبیرەوە ئەبینین کەمترین مەجال کەمترین مەساحێشراوەتەوە بۆ مەسلەی بانکخوازی بۆ مەسلەی جادوکردن بۆ مەسلەی نوشتەکردن بەڵام کۆمەلگای ئێمە ژنی کردو بەو فریشتەیی کە کائینێکە پێکاتۆ لە سۆز و فرمێسک و لە هەست بەڵام پیا و کائینێکی دڕندەیە کە هاتوو هاوار و تونند و تیژی و دەستبەرزکردنەوەی لێ ئەبینرێ من ژن بم کائینە سۆزداریە پەپولە ئاسا و فریشتە ئاسایە ئەبین منە پیاویش ئەو دڕندەیە بەڵکو کۆمەلگای ئێمەیە کە ژن و پیا بەو ئاستە ئەگەیەنێت بۆیە ئەکرێت هەردوو ڕەگەز ئەگەر پەروەردەیەکی تەندروست بکرێن هەردووچیان وەکو یەک مامەڵە بکەن و ئەمەیە کە بانکخوازەکان یاخود ئەو کەسانی کە بانکخوازی ئەەکەن ئیسیفادەیان لێ کردووە و ژنان گەورەترین کۆڕی بۆ دروست کردوون لەگەڵ ئەوانە. بانکردن بۆ کاری چاکە و ئامۆژگاری کاتێک وەک ئەرکێکی کۆمەڵاتی خۆی دەردەخات دەتوانێت یارمەتیدەری تاکو کۆمەلگا بێت بەڵام کاتێک ئەم ناوەندانە شوێنی دەستگای یاسایی و فەرمیەکان دەگرنەوە و گوتارەکانیان دەبنە گوتاری زاڵی کۆمەلگا و دەبێتە سەرچاوێکی سەرەکی دەستکەوت و مەرامی سیاسی ئەوە کاریگەری نەرێنی لەسەر کەسایەتی تاکو و پەیوەندی کۆمەڵایەتیەکان دروست دەکات.